ئینسانی مسلمان لە هەموو کاتێکە حتى ئەگەر بڵێن ئەوە قیامەتیش هەڵسیا لە کاسبی خۆی ناکەوێت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەرسێکی زۆر جوانمان فێرەکە ئەفەرمێ ئیذا قامت الساعة ئەگەر قیامەت هەڵسا ئیتر ئەوە لەولاوە بینیت قیامەت هەڵسا وبيد أحدكم فسيلة ئەگەر نەمامێک بەدەستی کەسێکتانەوە بوو فإن استطاع أن لا تقوم حتى يغرسها فليغرسها ئەگەر زانی ئەگا پێش ئەوەی قیامەتەکە بگاتە ئەو بینێژە با بینێژە چاوەڕێ نەکا بڵێەوە قیامەت هەڵسا تازە من دارخورمایەک حتا پێ بگات 10 ساڵی تری گەرەکە تا پێ بگا و بەرهەم بێنێ ئیتر من بۆ بینێژم فڕی دەیت نەینێژ بینێژە تو ئەجری خۆتت دەسەکەوێت. سەی ئەم دەرسەکەن برایە منە کوێ هەیە لە چی دنیایەکە شتی وا هەیە تۆ لە ناڕەحەترین کاتەکانە بزانیەوە دنیا شتیا ئەچێ نەک خۆت بەتەنیا تۆ هەر خەریکی کاسبی خۆت بیت لە کاسبی خۆت نەکەوی. ئیمامی عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ لا يقعدن أحدكم عن طلب الرزق هیچ کەسێک لە ئێوە ئەی مسلمانان لە داواکردنی ڕزق و ئیش و کاسبی واز مەهێنن. ويقول اللهم ارزقني بلي خوايا رزقم بي دانشي لمالا ودسبانو كابيش خوايا رزقم دي وقد علم أن السماء لا تمطر ذهبا ولا فضة خوتيش باش أزاني كأم دنياها موي أسبابا خواي تعالى لآسمان وآلتون وزيود بنان يريد دولار ودينار بناخات أخواروا خوا أفرمي كاسبي بك لتو حركت لمن بركت ئاوا خوا فێرمانی کردووە داوای لێمان کردووە لە ئێمە حرەکەت خواش بەرەکەت ئەنێرێتە خوارەوە ئاوا فێرمانی کردووە. و شاعری عەرەبیش ئەڵێ بقدر الكد تكسب المعالي ومن طلب العلا سهر الليالي ومن طلب العلا من غير كد أضاع العمر في طلب المحال. ئەفەرمێ بەقەدەری ماندووبوونەکەت سەربەرزی دەسەکەوێ چەندێ ماندووبی و هیلاک بی و کۆشش بکەیت ئەوەنە سەربەرزە بیت ئەوەنە پلەی بەرز بەدەست ئەهێنی هەر کەسێ داوای پلەی بەرز بکە ئەبێ شەو نەخوێنی بکە هەر کەسێ گەرەکی بێ پلەی بەرز بێ لە دنیا بەخوا ئەبێ ماندوو بێ شەو نەخەوێ ڕۆژ ماندوو بێ. ومن طلب العلا من غير كد هەر کەسێ بێ پلەی بەرزی دەستکەوێ بەبێ ماندووبوون قاچی درێژ کردوێ بەبێ ماندووبوون أضاع العمر في طلب المحال تەمەنی خۆی هەر هەمووی ئەفەوتێنێ بە دوای شتێکە ئاگەڕێکە مستحیلە و دەستی ناکەوێ